لە نێو ڕۆمانی ژیانی شارێک لە هەناوی وڵاتی کوردەواریدا خانەوادەیەک دروست بوو لە دوو خاوەن پێداویستی تایبەت و خێزانێکی خنجی لە پێک هات. بەڵام ژیان بۆ ئەوان گرانتر و تەنگەبەر بوو. ئەوان لە دەستپێکی ژیانیاندا لەژێر سەقفی کرێچێتی و نەداریدا بە پێنووسی دارین دەستیان کرد بە نەخشاندنی نەخشەی ژیان. ئەو بۆ بەردەوامی ژیان پەنای بردە بەر شەقامەکان و دەستی دایە بۆ یاخچێتی تا چاوەکانی نەبڕێتە دەستی دیکە و هەرچۆنێک بێت ژیانێکی سادە بەڕێ بکات. بەڵام دەستاڕی ژیان وەکو هەزاران نەدار و بێنەوایانی نیشتیمان بەری ڕەنجی دەهاڕی و چەندی ساڵ هەناسەیەکی ئاسوودەیی لە سێبەری خۆیدا هەڵ نەکێشا تا خوددا ڕێگەی بەخشینەکانی ئێوەی بۆ ئاچوخ کرد و بەخشین و سەداقەکانی ئێوەی بۆ کردە سێبەری داری تووبا و خەندەی خستە سەر لێوانیان و ئیدی لێرەوە غەمی تەقەی دەرگای کرێخان و لەسەر سینە نەما و پاسارێک بۆ خەندەکان پەیدا بوو. ببینن چەندە خەندەکانیان پڕن لە جوانی بەخشینەکانی ئێوە بوو شەنەی شەماڵی کوێستان و غوباری سەرسینەی غەمیانتان سڕی. ئەلی پێش هەر پارەم بۆ کردو پاری کرێخانەکەم بۆ نانرا بەس ئیسا هاتنێتە ماڵ خۆمان و لە ڕێی خێرخوازانی بەخشینەوە خانەکمان بۆ کرداوە دەستان خۆش بێخوا ئەخوا خێرتان بنووسێ ئیسا زۆر دڵخۆشم لە جاران. ئەلێوان کە بە 250 دینار یارمەتییان یەخوا دەستان خۆش بێخوا خێرتان بنووسیوانی کە یارمەتی داوین. ئەلە پێشتر کرێت چوومەم خانووە خانووە بەڵام میسە دڵم خۆشترە هەر لە خانوو خۆمام و خانووەخانە ناکەم. ئەلە دەستان خۆش بێ یەخوا خێرتان بنووسێ کە خانووی گشتان بکردو. ئەلەو پارەی پێشتر کۆمە کردووە بۆ کرێخانوەکە ئیسا کۆی ناکەمەوە بۆ کرێخان و شکور بۆخوا بۆ خۆمان سەرفی. ئەڵێ کەوانتەر و تەباخ و سن و مەعرەز و فەرش و کومبار و بۆیلەر و ئەمانەیان بۆمان دابین کراوە جێبەجێ کراوە یەخوا خێرتان بنووسێ. دەڵێ جیاوازی زۆرە پێشتر ناخۆش بوو پارەمان بۆ کۆ ناکرا بەڵام ئیسا خۆشە ئەوەی کوێگەینەوە سەرفیەکەین. ئەڵێ خوا دەستان خۆش بێ خوا خێرتان بنووسێ ئەگەر بە 250 دینارێکی ژیان بزیە. کاکەگیان ڕەبی ماڵتان ئاوا بێ و ئەو خێرخوازانە خێریان بنووسێ بۆ خاتی ئەو قورئانە حەچی یەک دیناریاوە یا ڕەبی بە حەز بۆی بنووسێ خێریان بنووسێ یاخوا خوای گیان ئەوەمان دڵ پێ خۆشە بەقەی دنیایە یاخوا خوای گیان هەر هینتان زۆر بێ بۆ خاتری ئەو قورئانە سوێکم ئەمە چاکن بۆ ئەو نوقسانانە ئەوە یارمەتیتان ناون و خانووتان بۆ کردوون و زۆر مەمنونین
حزور زور ممنونين بخوا على الدنيا يميا أنا والله ناشكري إخوانا بأما قد ما وصل قردان هردوكيان أما قد نقصان مقر أخوة بخوي بزاني ده صلاة جنية أرى والله نيان أرى والله باريكوليت ما تسيان بينبو أبا بو أخي تخوي سكريت صد أنزام يريد نا والله ما قلنا مقر أخوة بخوي بزاني نا والله يقدر كريم بونيرا بو خوا قايليتي حميس احتاج وداما بون خيرتان بنوسي بخاتي او قرآن مالتان عوابي يا اخوا حزور بن بخاتي او قرآن ازاي تنا ما بيقوسا ازاي حتي ديناريا وحوب سيبسيتا باش الاخوا بزيابي يا اخوا مخاري خوشان بو كراو كريسي بون باران بونيرا او قداما بون حزور داما وكسر قردارمون يا اخوا خيري إبز بنوسي خوايا مالتان عوابي بخاتي قرآن ارى والله قد لي خوسا هرنا بيتوا او لا في خوسا على حاجة لدنيا جدران نخوا بزيابي الحمد لله أبو خواي تزي خويا نو يو يرمتي تناونو ربي خير تنبنوسي ومالتان عوابي يا أخوا هرق نين تنزول بين من تنزول ببخاتي أو قرآن بو مسلمانان بو فقير وأبو كم أندام هادو جاز دليل الداما وصار قردان بخوا أما الجنيا أنا درق ما بوها أنا سودية زيانية لكريتيان هادو جان كم أندامن سمنا لان هي بزيش ما بمنا لغانا هيدو حزور زور بزي ما بمنا لغانا هيدو أرى والله انت إن شاء الله بإذن إخويا المتيان بان هزي ديناري با خينا بنوسي يا أخوا بري حزيان كبير دسو تاميان خوش بي يا أخوا حتي يا المتيان نا والله كريان بو نايري ايت خواب بواخي ايريد نايري أخويا زانت 4 زود بوياغا 3 زود بوياغا هذا دەستان خۆش بێ بۆ ئەوانی کە یارمەتیان لە بنکەی بەخشین و ئەوانی کە یارمەتی داوین لە کرێچێتی ڕزگارمان بوو هاتوونەتە خان خۆمان لە کرێچی بووین پێم ناخۆش بوو بەس هاتوونێتە خان خۆمان و پێم خۆشە دڵم خۆش دەستان خۆش بێ یەخوا خێرتان بنووسێ یاخوا هەر کەسێ یارمەتی یاوین بە 250 دیناریش وەڵێ دەستان خۆش بێ خۆست ئەوانی یارمەتیان بە عەشای ناماڵ و شتەکانیشەوە دەستان خۆش بێ یاخوا خێرتان بنووسێ یاخوا دەستان خۆش ئەڵێ کەوانتەر و سن و مەتبەخی تەباخ و فەرش و بۆیلەر و خەسالە و زۆپا ئەوانە دەستان خۆش بێ یاخوا خێرتان بنووسێ ئەڵێ ئیسە دڵم خۆشتر بوو لە جان ئیسە خۆشتر لە جان ئەڵێ دەستان خۆش بێ یاخوا خێرتان بنووسێ یاخوا
کاکە گیانی ئمە مەمنونی ئەم بنکەی خێرخوازەوە بین هەر کەسێ بە دینارێ بە 250 یارمەتی ئەم کچە و ئەم کوڕەی داوە هەردووکیان پێداویست کە کەڕوولاڵنەوە حاصل زمان و گوێیان نییە کرێتی بوون ساڵ و نیە 2 ساڵ کرێتی کراکریان بۆ نەوەدرا ئەوەی خەڵک و خوانێ دە خێرخوازێدا پیان بەخوا پارەیەکیان پێ نەبوو خەقی کرێکەی لێبوون ئیشتەش کرێی مانگێک کارەبا و مانگونی وەزانم خانۆکەیان لەلایە ئەوان بۆ یاختی بوو خەریکی بۆ یاختی بۆ تەنێکە پریانەوە کە هەتەنەکە ئیدارەی نەبوو دەستمان پێوە و بە خزم بە کەس و کار بەینتە ئیسام خانە خۆشیان بۆ کڕێ ماری ئەو کەسە ئابابێکە یارمەتی داون هی ئەو بنکەی خێرخوازەش هەر کەسێ بە 250 خانە خۆشیان کڕیوە بۆیان دابین کردوون ماڵەکەیان ئاوا بێ خۆیسە دڵیان پێی خۆشە ماڵ و مناڵەکان دڵیان پێیان خۆشە ئەو کاتە کرێتی بوون لە ماڵ بۆ ئەو ماڵ لەو ماڵ بۆ ئەو خوایە کەس نەبۆڵێنە بەسەریانە کەس نەخوتێن بەسەکە هاتوون تەمخانە زۆر زۆریان پێ خۆشە ماڵیان ئاوا بێ خوای گەورە یارمەتی ئەو کەسەش بووە لە حدەرەوەی وڵات و لە ناو لە هەر شوێنێ یارمەتی ئەم ماڵەی دا و کە لە کرێتیدنی دەرزگاری کرد ڕزگاریان بووە خوای گەورە ڕزگاریان کار ئەو کەسی کە یارمەتیان داوە ئێوەش سەرپاراز بن کە یارمەتی ئەم ناڵە ئێوەش بوون بە سەبەبی ئەم ماڵ و مناڵە ئێمە کرێتی بوون یەکەم جار هەڵمە ناوە بوو پارەی کرێخانەکەمان بۆ نەدراوە باوکم پێڵای بوو ئەخ لە بازار ئەوەی کۆمانە کردووە ئەماندا بە کرێخان و بەڵامیسە ئەو خێرخوازان خێریان نووسیاتوونە تەماڵمان و خانوویەکی باشی بۆ کردوین و دڵمان پێی خۆشە ئەوەی جاران پارەمان بۆ خۆ کردو ئەمانە بە کرێخانەکە ئیسە سەرفێکین بۆ خۆمان باوکم کە ڕوڵاڵ و خان پێداویست تایبەت بە هەمان شێودایکیشم وایە سێ ئێمە لە ڕێگەی ئەم خێرخوازانەوە خانوویەکمان بۆ کڕا و دڵمان خۆشە ئەو پێداویستیانی کە نوقسان بۆ لە ماڵمانە بۆیان کردوین و دڵیشمان پێی خۆشە ئەو ڕۆژی کە هاتین ئەم خانووە زۆر دڵمان خۆش و دایک و باوکیشم هەر زۆر دڵیان خۆش و بەلایەنەوە خۆش بوو خانووەکە وەکووا بێمە یەکەم جاریان بچە خانووی خۆیان دەستان خۆش بێ خوا دڵمان خۆشە و لە ڕێگەیەوە ئەم خانوو خۆشمان بۆ کردەوە ئێوە ئەی دەستەسپیەکانی نیشتیمان ئێوە بوونەتە جێگەی ئومێد و هیوای هەژاران و نەخۆشان و منداڵە بێنازەکان مژدەتان لێبێ ئێوە و سێبەری عەرشی خوا ئامێزانی میهری زاتی حەق دەبن ئێوە گەوهەری نێو دەشتی لمینی سەحرای گەرمەسێری مەیدانی مەحشەری خودا دەبن